بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەرچی بەهای بەرز و بەڕێزە تێماندا بینیتەدی و ببینە خاوەن چاکترین و باشترین ئەو بەها بەرزانەی کە خوای پەروەردگار ئەمری پێکردوون و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام تەئکیدی لەسەر کردوونەتەوە، و ببینە نمونەیەکی جوان بۆ گەیاندنی پەیامی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە دەوروبەرمان. خۆشەویستانم، لە دەرسی شەشەم دێینە سەر بەهایەکی دیکە کە شەرم و شکۆ و ڕێز و ئەدەب. تەوەنە هەمووی لە چوارچێوەی حەیا، لە چوارچێوەی شەرمدا کۆ دەبێتەوە. طبعاً ئەو حەیا و شەرم و شکۆ بەڕاستی پانتاییەکی زۆری گرتووە لە شەریعەتی ئێمەدا، و ئینسانی ئیماندار دەبێ خاوەنی شەرم و شکۆ بێتن، لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام دەفەرمێ شەرم و شکۆ هەمووی خێرە و هەمووی چاکە و هەمووی باشە، و ئەوجا بەشێکە لە بەشەکانی ئیمان. شەرم حەیا شعبەیەکە لە شعبەکانی ئیمان، یعنی ئینسانی ئیماندار ئیمان کە چەند بەشێکە، شێست و قسوور بەشە، بەشێکی شەرم و شکۆ و حەیایە. خۆشەویستانم، مەسەلەیەکی کوردی هەیە، کاتێکە ئەو مەسەلەیە بەڕاستی لە جێی خۆی نییە، کە دەڵێ بۆ نمونە ئافرەتی بە حەیا و بە شەرم شارێک دێنی، بەڵام پیاوی شەرمن و نزانم چوو هیچ شانەیەکی ناینیتن. شەرم بۆ هەردوو سنفەکەی، بۆ هەردوو ڕەگەزەکەی زەرورە، هەم بۆ پیاو هەم بۆ ژن. و شەرم و حەیا لە غەیری چاکە و باشە هیچ شتێکی دیکە بە دوای خۆیەوە نایەنێتن. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام ئەوەندە بە شەرم و حەیا بوو، یعنی حتا جاری وا کە قسەیەکیان لە کن دەکرد، قسەیەکە وەکو بڵێ تۆزێ ناجۆر بایە، دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام لە شەرمان سوور هەڵدەگەڕا، پێیوە دیار بوو. ئەوجا خۆشەویستانم، مەسەلەی شەرم و حەیا یان شەرم و شکۆ دێتە بابی هەم لەگەڵ خوا تەبارەک و تەعالا، و هەم لەگەڵ پێغەمبەران عەلەیهیمو سەڵات و سەلام، و هەم لەگەڵ یەکتریدا، لەگەڵ دایک و باوک، لەگەڵ خاو و خێزان، لەگەڵ دەر و جیران، لەگەڵ کۆمەڵگە و مجتەمەعدا. شەرم و شکۆکردن لە خوای پەروەردگار خۆشەویستانی خۆم لەسەروی هەموو شتێکیەوەیە. ئینسان ئەگەر شەرمی لە خوای پەروەردگار کرد، حەیای هەبوو بەرامبەر بە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، خۆی لە هەموو گوناه و تاوانێکی دەپارێزیت، خۆی لە هەموو گوناهێکی دەپارێزیت. لەبەرەوە گوتراوە فەئین لەم تەستەحیی فەصنەع ما شئت. ئەگەر شەرم و شکۆ و حەیات نەبێ، هەرچی دەیکەی بیکە. ئینسانیش ئەگەر شەرمی لە خوای خۆی هەبوو، خۆشەویستانم، خۆی کۆنتڕۆڵ دەکاتن و قەت ڕێ بە خۆی ناداتن کە گوناه و تاوانێک بکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە یەقینیتی کە دەیبینیتن. لەبەرەوەش ئەو خاڵێکی زۆر زۆر گرینگە بۆ دروستبوونی تەقوا، بۆ دروستبوونی تەقوا و لە خواترسان. چونکە تەقوا بە چ دروست دەبێت؟ بەو شتانە دروست دەبێت ئینسان کە شەرمی لە خوا کرد، حەیای هەبوو، هوردە هوردە ئەو ئینسانە وەکو بڵێ خەسڵەتێکە لەو خەسڵەتە جوانانەی کە
بۆی دروست دەبێت. یعنی تەماشەکەن لە ناو هاوڵان ڕزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ هەمیان شەرم و حەیایان هەبووە، بەڵام لە هەمان زیاتر چیە مەشهور بۆ بۆی کە زۆر ئەهلی شەرم و حەیایە؟ ئیمامی عوسمان ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێ لە مەجلیسێدا دەنیشێ بەشێکی ڕانی دیار دەبێتن. ئیمامی ئەوبەکر دێ، ئیمامی عومەر دێ، خۆی داناپۆشێتەوە. بەس کە ئیمامی عوسمان دێ کەچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەزووری ئیمامی عوسمانیش بووە. ئیمامی عوسمان زاوای پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام، لەگەڵەوەشدا تەماشە دەکەی بە پێچەوانەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زاوای ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەریش بووە. خۆی عادەتەن دەبێ زاوە زیاتر مەسەلەن حیساب بۆ خەزوور و شتوالە دەکات. جارێ لە ڕووی حەرامی و بێشەرعی نەبووە کە ئەو شوێنەی دیار بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام هەندێک شەرم و شکۆ هەیە، هەندێک حەیا هەیە، ئینسان ڕێ بەخۆ ناداتن. ینی بۆ نمونە لە مەجلیسی پیاوێک کە شەرمی لێ بکەی لاقان ڕاکێشی، ئەگە لاقیشت بێشن یان پاڵ دەیەوە کە پاڵدانەوەی احتیادیە، شەرم دەکەی لەو مەجلیسانە. لەبەرەوەش ڕەحمەتی خوا لە باو باپیرانمان بێتن. یعنی لە ڕابردوو منداڵەکانیان فێری شێوازی دانیشتنیش دەکرد لە مەجلیسی گەوران. فێریان دەکردن کە چوونە مەجلیسێک کە ڕیشپی و پیاوە ماقولی لێبوون لەکوێ دانیشیتن. یعنی تەشبیه نەبێ ئێستانە کەوەکو گۆڵکت لێبەرەڵا ببێتن کابرا هەتا بنەبانێ ڕاناوەستیتن، دەبی ڕێشمەی ڕاچی بڵێ وەرەوە خوارێ. فێریانە کردی کوڕم ئەگە چێ مەجلیسی پیاوان لە فڵانکە شوێنەی دانیشە، لە ئاخیری دانیشە، لە خوارێ دانیشە. ئەگەر بە زۆردی بتبەنە سەرێ و بتبەنە سەروی مەجلیسەوە بۆ تو پیاوەتیە، بەڵام زۆر نەنگە بچی لە شوێنێکی دانیشە بڵێ کاکە وەرە خوارێ و شوێنی تو نییە. بەڵام کە ئیمامی عوسمان هاتە ژوورە و ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەستاوە چوار مەشقە دانیشتەوە و ڕانی خۆی داپۆشیەوە. عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئاگای لە وەزاکەی هەیە، لە ماڵی عائیشەی بووە. فەرمی پێغەمبەری خوا ئیمامی ئەبوبەکر هات، ئیمامی عومەر هات، هیچ گۆڕانکاریەکت بەسەرە خۆت دانێنە. بەکە عوسمان هاتە ژۆرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئاوا مەسەلەن هەم دانیشتیەوە هەم ڕانەکەی خۆشت داپۆشیەوە. فەرمووی عائیشە چۆن شەرم لە کەسێک نەکەم کە مەلایکەتانی خوا شەرمی لێ دەکەن. جا ئەو شەرمە خۆشەویستانم لە مەلایکەتان کە دەڵێن شەرمیان لە ئیمامی عوسمان کردو لەبەر ئەوەی کە ئیمامی عوسمان زۆر پیاوێکی شەرمن بۆ شەرمی لە مەلایکەتان کردو. دەڵێ ئیمامی عوسمان دەڵێ حتا لە حەمامێشدا کە خۆی دەچوو لە شوێنێکی تاریک لە ماڵەوە، لە شوێنێکی تاریک عەورەتی خۆیدا دەپۆشی ئەو جا خۆی دەشورد. ئەوەندە پیاوێکی شەرمن و بەحەیا بوو. لەبەرەوە زەرورە ئەو خەسڵەتە بەڕاستی دروست بێتەوە لە ناوماندا، بە تایبەتیش لە ناو گەنج و شەبابەکانمان، بە تایبەتی لە ناو ئافرەتانمان، لە ناو گەنجانمان. یعنی بەداخەوە دەڵێم ئەو مەسەلەی شەرم و شکۆ و حەیا زۆر کەم بۆتەوە. ئەگەر شەرم و شکۆ و حەیا هەبێ ئافرەتانمان جلوبەرجێک دەبەر ناکەن کە پێچەوانەی ئەمر و فەرمانی خوا بێ. ئەگەر شەرم و شکۆ و حەیا ما بێتن، ئافرەتانێک جلوبەرجێک دەبەر ناکەن کە ئەو جلوبەرگە دایکانمان ڕەحمەتی خوایان لێبێ بەخوا شەرمیان دەکرد لە بۆ کاتی خەوتنیش لە ناو جێگا ئەو جلوبەرگە دەبەرکەن. ئەگەر شەرم و حەیا ما بێتن، بە پێش باوکیدا، بە پێش برایدا، بە پێش مامیدا، بە پێش خاڵیدا، بە پێش خاڵۆزا و برازای، بە پێش خزم و کەسەکانیدا بەڕوت و قوتی هات و چۆنان کاتن. ئەگەر بێت و نسحەتیشی کەی ئامۆژگاریکەی چونکە شەرم و حەیا نەماوە، زمانی ئەوەندە دێنێتە دەرەوە هەزار قسەت پێ دەڵێ و دەڵێت و خۆ بەرپرسی منی مەسئولی منی چیشت بە مندایەت و بڕۆ نسحەتی دایک و خوشتی خۆت بکە، تێشت هەڵدەدات. قەدیم چونکە شەرم و شکۆ و حەیا هەبوو، دوو منداڵ بە شەڕات بانە لە گەڕەکێکی، پیاوێک ڕیشسپیەک بەتەمەنێک پێیان گەی با بیناسیبانیان نەیناسیبان، هەردووچی دەگرتن، گوێی دەگرتن، هەرێکە شەقێکی لێ دەدان، شەڕەکە کەب دەبەوە.
هەرێکە و بەلایەکی دادەڕوە. ئێستا پیاومەوێتن بچێتن شتێکی وا لە بکات. شەڕەکە دەبیتە ئێوی و بە هەردووکان پەلاماری دەدەن. ئەو جا دەبێ و چ کابرای گوتی بەرگری لە خۆ بکاتن. یعنی خۆشەویستانم وەڵڵاهی وەزاکە زۆر خەراتیەک چووە. پێویستی شەکە هەمومان بە جددی فکر لەو قەزیانە بکەینەوە. هەڵوەستەی جددی لەسەر ئەو قەزیانە بکەین. لەبەرەوەش مەسەلەی شەرم و حەیا حتا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو خەسڵەتەی هەیە شەرمی هەیە بەڵام خوای پەروەردگار شەرم لە حەق ناکاتن. وەرێستا دەینە سەر و شەرم لەوەی ناکا کە باسی شتێک بکا کە حەق بێتن. بەڵام پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە شەرم دەکات لەوەی کە ئینسانی ئیماندار ئینسانی موسڵمان دەستی بەرز کاتەوە دوعا بکا لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە خوای پەروەردگار بەبێ ئەوەی کە شتێکی پێ بداتن دەستەکان دابنێتەوە. جا شەرت نییەوەی کە تو داوا دەکەی ئەوت پێ بدا. لەوانەیە شتێکی دیکەت پێدا ئەسڵەن بە زهن و خەیاڵی تو هەر نەهاتووە. لەوانەیە تو داوای ماڵ بکەی ونیە؟ چونکە ئێستا هەمووی تالیبی ماڵە ماشەڵڵا. هەمووی داوای دەوڵەمەندی دەکات. کەس نییە داوای شتی دیکە بکات. کەچی مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئیمامی عەباس دەفەرمێی پێغەمبەری خوا شتێکم پێ بڵێ کە دوعایەک بکەم لە خوای پەروەردگار لە هەموو شتێکی گەورەتر بێ. دەفەرمێ یا عەمە ڕەسوولی الله ئەی مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناڵێ داوا بکە خوای گەورە زێڕت بەسەردا ببارێنیتن. ناڵێ داوا بکە خوای گەورە بتکاتە دەوڵەمەندترین کەسی ئەو مەدینەی. ئەدی اسأل الله العفو والعافية في الدنيا والآخرة. داوا لخواي پروردگار که هم عفوت که هم قلبت صاخ که لدنيا ولا قيامتها. لقيامتها عفوت بك ولا دنياش قلبت صاخ كاتن. هاتن مهمة. أما هاد داوا دكين خوايا بنيري خوايا دولة من مانك. كتير لوانه دعاء زور دكي بس خوايا قرد زازاني أو بياوني دولة مندت ناكاتن. چونکە دەوڵەمەندت کە هەر واز لە نوێژانیش دینی واز لە ڕۆژوانیش دینی دەست بە سەفران دەکەی جا دەڵێ من چم کەمترە لە فڵان کەسی ئێستا ئەو جەزیرانە من لۆ نەچم ناداتێ خۆشەوی بەس لە جیاتی ئەو هەموو نوزە نووز و فنکە فنکەی چت دەداتێ قالب ساغەکە. قالب ساغی پێتان بڵێم زۆر مهمترە لە پارە و سەرۆت و سامانی پێ خۆش ئاگادار بن. هەموو دنیا با ئیتۆ بێتن بەڵامی نەخۆش بە یەک فرسی قەڵب ناینیت. هەموو دنیا ئیتۆ بێتن بەسی نەخۆش بە یەک فلسی قەڵب ناینی خۆشەویستانی خۆ. ئاهی وای پارەیە هەیە بەس هەر پێ ڕادەگا لە نەخۆشیان سەرفی کاتن تام و چێژی لێ ناکاتن لاو سەری بۆ سەری لەکەن ئەو دکتۆری بۆکەن ئەو دکتۆری بەکەلک چ دێ پارە و سەرەت و سامان. بە تایبەتیش ئەگەر خوا نەخواستا لە ڕێی حەرامەوە بێتن کە ئێستانە کە ڕزقی حەڵال زۆر کەم بۆتەوە ئەی بۆ دوعامان قبول نابێتن. ئەی بۆ خوای گەورە تەبارەک و تەعالا دوعای کەسێکمان قبول ناکاتن. هۆکارەکە یەکێک لەوانەیە کە ڕزقی حەرامە. ئەوجا خۆشەویستانم بابین تەماشە بکەین خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سێ شوێنان باسی حەیا دەکا باسی شەرم دەکاتن لە قورئانی پیرۆزدا. یەکەمیان لە سوورەتی ئەلبەقەرە لە ئایەتی 26 دەفەرمێ إن الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها. لێرانە بۆچییە مەبەستەکەەوە نییە خوای پەروەردگار یعنی دەفەرمێ شەرم ناکاتن یعنی خوای پەروەردگار خاوەنی شەرم و شکۆیەکی زۆرە یعنی ئەو شەرم و شکۆیەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕێگری لێ ناکاتن لەگەڵ ئەو دەسەڵات و گەورەی و عەزەمەتی خۆی باسی مەخلووقێکی زۆر بچووک بکە کە پێشوو لێ. کەچی ئێستانە کە بڕۆ تەماشەکەن ئەو وردەکاریەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە مێشولەیدا خەرجی کردووە و لە مێشولەیدا کردوویە تێتوانە بڵێم دەفیلی دانیە کە فیلێک چەند قاتی پێشولەیەکیە پێشکەیەکیە. تەماشەی خەستەخانەکان کەن ئەمڕۆکە ئەو هەموو جیهازەی کە خوای گەورە خەڵقی کردوون دەو پێشکەیەیدا قەناعەت بکەن چەندان غورفەی سێبەچاری دەوێت ئەو هەموو جیهازانەی تێدا کۆبێتەوە بەس لەو پێشوو لە گچکەیەیدا.
جیهازی تەخدیری هەیە، ئەو جا بڕەڕی هەیە مەسەلەنەوە یەکم قەس، ئەو جا سەحبی هەیە جیهازی سەحبی خوێنی ئەوانە، ئەو جا جیهازی فەحسی هەیە ئەو خوێنەی فەحسەکە بزانی بە کەلکەویدەیان بە کەلکەوی نایەت، ئەو جا لە فەحسی دەقیقتر لەسەر پێستی جیهازی کەشفی هەیە تەماشا دەکات چێن دەرێ دەمارە چێن دەرێ بۆڕی خوێنە ئەچی لەسەر وێن دەرێ هەڵدەنیشیتن. جا زۆرە بابەتەکەی پێشکەنی دەنا زۆر عەجایبە لەبەرەوە خوای پەروەردگار ئین الله لا يستحي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها. خوای گەورە شەرموشکۆ و حەیا وای لێ ناکاتن باسی مەخلوقاتی خۆی نەکات لە پێشکەی بۆ سەروی پێشکەشەوە. هەر یەکێک لەو مەخلوقاتانە ئینسان ئەگەر بە وردی هەڵوەستەی لەسەر بکاتن دەبێ ئیمان دێنێتن، دەبێت سەری ڕێز و احترام و بەندایەتی بۆ خوا نەوی کات. لە بۆ غەیری خوا سەری ڕێز و بەندایەتی و عەبدایەتی نەوی ناکرێتن بۆ هیچ کەسێکی دیکە. ئەوجا لە سوورەتی ئەلەحزاب تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە بە حەیا و بە شەرم بووە جاری وا بۆ میوان چوون بۆ ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بانجی کردوون داوەتی کردوون جا لە وەلیمەی ژنهێنان بوو بێ لە ئەوەی دیکەوە دانیشتوون مەجلیسیان گەرم کردووە و گوێیان لە پێغەمبەری خوا ڕاگرتووە عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەناخی خۆیدا پێی خۆش بوو هەستن بڕۆن مەجلیسەکەی چۆلکەن بۆی کە ئیسراحەت کات. بەڕاستی ماڵ بۆ ئیسراحەتیە. ئەمنە ئامۆژگاری لە خۆم و لە ئێوەش دەکەم. مەچون چوونە هەر ماڵێکی وەچ کابرای گوتی لاقان لێ درێژکەن جا دەی دەست بە قرۆمان بکەن هەتا سەعات 12 شەوێ دانیشن. ئەوە پێچەوانەی شەرعە، پێچەوانەی سونەتە، پێچەوانەی عورف، پێچەوانەی هەموو شتێکە. کابرا پێی خۆشە. کاکە کابرا پێی خۆشە خۆ کابرا دەرت ناکات. دەرت دەکا ئەوە دەجێڕنەوە لە پێم خۆش نییە ناوی شوێنەکەی بێنم دەنا دەزاندرێتن. کابرا میوانی هاتوون دانیشتووە هەتا منداڵەکان هەموو خەوتوون خێزانیشی خەوتووە بەرەبەرەی نوێژی بەیانی هەستا گوتی بەخوای ناڕۆی دانیش ئەو شەو لێرە دەخۆی بەڵام ئەوەل و ئاخری جارێکی دیکە پێچکەت نایەتەوە ئەو ماڵی من بابە خۆ قەتڵم نەکردووە گوتم فەرموو قەتڵم کردووە وەرە کاکە نیو سەعاتێکی دانیشە و چایەکی بخۆ و دوو قسەی چاک بکە و بەتایبەتیش مەجلیستان با مەجلیسی ذکر بن مەجلیسی خێر بن مەجلیسی خێر بن مەجلیسێک نەبێتن کە یادی خوای تێدا نەکرێ و باسی خوا و پێغەمبەری خوای تێدا نەکرێ لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات هەر مەجلیسێکە ذکر و ویردی خوای پەروەردگاری تێدا نەکرێتن ئەو مەجلیسە دەبێتە مای خەم و خەفەت لە ڕۆژی دوایدا ئینسان تەئەسوفی بۆ دەخوا بەڕاستی ئەو بابەتە لە دەرسی داهاتوو ئینشاءڵڵا هەر لە خزمەت دەرسی شەشەمدا دەبین و تەواوی دەکەین بە تایبەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە شەرمی کردووە میوانان جواب بکە بڵێ کاکە پێویستم بە ئیسراحەتە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی کردووەتی ئایەتێک تا ڕۆژی قیامەت دەخوێندرێتەوە کە ئین الله لا يستحيي من الحق خوای گەورە شەرم ناکا لە بەیانی حەق جا لەبەرەوەش ئەو دەرسێکی گەورەیە بۆ ئێمە پێویستە کە ئێمە ئیماندار ئێمەی موسڵمان بەڕاستی ئاوا بین یعنی تەماشەکەن خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تدخلوا بيوت النبي إلا أن يؤذن لكم إلى طعام غير ناظرين إناه ولكن إذا دعيتم فادخلوا فإذا طعمتم فانتشروا ولا مستأنسين لحديث إن ذلكم كان يؤذي النبي فيستحيي منكم پێغەمبەر شەرمتان لێ دەکا عەلەیهی سەڵام بەڵێ هەستن بڕۆنە دەرێ والله لا يستحيي من الحق خوای گەورە تەبارەک و تەعالا شەرم ناکا لە بەیانی حەق لەبەرەوە ئەلێرانەشدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا باسی حەیای کردووە کە دەفەرمێ کە پێغەمبەری خوا النەبی فەیەستەحیی منکم پێغەمبەر شەرم لە ئێوە دەکا بەڵام خوای گەورە شەرم ناکا لە بەیانی حەق
ئەوە جیاوازە لە بەرەوە فلان کەس شەرمێ ناکە. شەرم نەکردن لە بەیانی حەق جیاوازە لە شەرم نەکردنی. یعنی کابرا هەموو قالبی حیا و شەرمە، بەڵام لە کاتی حەق گوتندا شەرموشکۆکەی ڕێگر نابێ لە بەیانی حەق. لەبەرەوە تەماشەکە ئاخر قسم بە ئەوە بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات دەفەرمێ، یان عائیشەی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، پێغەمبەر عەلەیهی سەڵات دەفەرمێ ڕەحیمە الله نساء الأنصار، ڕەحمەتی خوا لە ئافرەتانی ئەنصار بێ، ما منعهن الحياء أن يتفقهن في الدين. شەرموشکۆ و حیا وای لێ نەکردن کە خۆشارەزانەکەن لە دینی خوای پەروەردگار. تا حەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.